کورد لە مێژووی دروستبوونیەوانێ ئەچەوسێنرێتەوە ئەنفالەکرێ کیمیاییمان بەساراکرێ و ئێستاش دەستا قسۆتە خاکەکەمانەوە دەیانێت داگیرمان کە ئێمە هیچ کاتێک گەلان دوژمن نەبووین و خاچی هیچ کەسێک داگیرکەین بەڵام دژی ئەو زوڵم و زۆرە هاتووینەتە ئێرە کە داگیرمانەکەن ئێمە ئەڵێن نا بۆ یەک ڕیزی کوردستان مژدە بێ بۆ هەموو کوردستانیەکان دوژمن لە پرچی کچە کوردێکی شەرەڤان تۆقیوە. ئێمە بەشمان کورد هەر بەشی خوێن ڕشتن بووە بەڵام لەمڕۆوە ئێمە یەک دەنگین یەک ڕەنگین ئیتر بەسە ناگەڕێنەوە بۆ دواوە بژی بەرخودانی کورد ئیتر کورد قڕکردن کۆتایی پێهاتوو بۆچی دوژمنمان لەمە ئەترسێ غێر لەبەر ئەوەی ئەمە کە سیمتۆمێکە بۆ ئازایەتی و یەکسانی ژن و پیاوی کورد. شەربانان پێشمەرگەکان دایکی شەهید لە ئێمەی کوردستانیان لە هەر شوێنێکی لەم دنیا چاوەڕوانیان لێمان هەیە کە پێکەوە بە یەک ریزی بە تەبایی بە یەک دەنگی پەیامی میلەتی سەمیرەی کوردبگەین.